إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كلام الله وخير الهدي هدي نبينا محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. میوانانی ماڵی خدای پەروەردگار، سلام و رحمت و بەرەکەتی خدای پەروەردگارتان لێبێت. خدای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا دەفەرمێت: يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير. دەفەرمێت ئەی خەڵکینە، ئێمەمان خەلق کردووە لە نێر و لە مێ، لە ئادەم و لە حەوا، و ئێوەمان کردووە بە گەل و هۆز و عەشیرەت بۆ ئەوەی یەکتری بناسن و بەڕێزترینیشتان لەکن خدای پەروەردگار بە تەقواترینتانە و پەروەردگاریش زۆر زانا و خەبیرە بێتان و بە هەموو کار و کردەوەکانتان. مسلمانانی خۆشەویست، خێزان بەردی بناغەی هەموو کۆمەڵگایەکە. ئەگەر خێزان باش بوو، کۆمەڵگاش باش دەبیت، و باشی خێزانیش بەوەیە کە دەست بگرن بە دینەکەی خدای پەروەردگار، ئەندامەکانی ئەو خێزانە دەست بگریت بە دینەکەی خدای پەروەردگار. و لە سەرەتای دروستبوونی خێزان بەژنهێنان و بە هەڵبژاردنی ئافرەتێکی باش دەست پێ دەکات. خۆشەویستمان دەفەرمێت صلی الله عليه وسلم: تنكح المرأة لأربع: لمالها ولدينها ولحسبها وجمالها فعليك بذات الدين تربت يداك. دەفەرمێت ئافرەت هەڵدەبژێردرێت بۆ چ؟ مارە دەکرێت لەبەر چ؟ لەبەر ماڵی و سامانی. ئافرەتی وا دەوڵەمەندە، خەڵک دەیەوێت لەبەر ماڵ و سامانی بهێنیت، و هیوایە لەبەر دینەکەی دەفەرمێت خۆشەویستمان صلی الله عليه وسلم، و هەروەها لەبەر بنە ماڵەکەی و لەبەر جوانیەکەی. خۆشەویستمان دەفەرمێت عەلەیهی السەڵات وەسەلام: ئەتوو دەست بگرە بەوەوە کە کەسێکی دیندارە، لەبەر دینەکەی هەڵی بژێرە، ئەوە دەستت پڕ خێر و بەرەکەت دەبێت. دەفەرمێت صلی الله عليه وسلم. و هەروەها دەفەرمێت خۆشەویستمان صلی الله عليه وسلم: إذا أتاكم من ترضون دينه وخلقه فزوجوه. ئەگەر کەسێک هاتە داخوازی کچەکانتان، لە دووشت لێ ڕازی بوون، لە ئەخلاق و لە دینەکەی ئەوە کچەکانتانی پێ بدەن. إلا تفعلوه تكن فتنة في الأرض وفساد كبير. إلا ئەو کارە بکەن، بە شویان بدەن، ئەگەر نا ئەوا دەبێتە فتنە لەسەر ڕووی زەوی، فتنە دروست دەبێت لەسەر ڕووی زەوی، و هەروەها فەسادیەکی گەورەش بڵاو دەبێتەوە. دەفەرمێت خۆشەویستمان صلی الله عليه وسلم: خۆشەویستمان هانمان دەدات کە ئافرەت هەڵبژێرین لەبەر دینەکەی، چونکە هۆکاری سەرفرازی و سەربەرزی خێزانە لە دنیا و لە قیامەتدا. و هەروەها هانمان دەدات کە کەسێک هاتە داخوازی کچەکانمان، لە دین و ئەخلاقی ڕازی بووین، ئەوە کچەکانمان پێ بدەین، نەوەک لە ماڵ و سەروەت و سامان کە زۆرێک ئەوڕۆ لە ئێمە بەداخەوە سەیری ماڵ و سەروەت و سامان دەکات کە ئەنەما کچەکەی دەفرۆشێت، زێڕێکی زۆر و مەسرەفێکی زۆر داوا دەکەن، کە ئەوەش دەبیتە هۆی ئەوەی کە زۆرێک لە ئافرەتان شوونەکەن لە ماڵیان بمێنەوە تا تەمەنی گەنجیان بەسەر دەبەن و ببێتە هۆی بڵاوبوونەوەی فتنەش لەسەر ڕووی زەوی. پەنا بە خودای گەورە.
و هەرزانترین مەسرەفیش خێرترینیانە بەڕاستی کە کەسێک مەسرەفی بەشودان گران نەکات ئەوە بە بەرەکەتترینیانە و زۆر جاریش کە مەسرەفێکی زۆر لەسەر کەسەکە کۆ دەبێتەوە و دووچاری قەرزداری دەبیت و ئەو خێزانە زۆر جار سەرکەوتوو نابیت جا بۆیە پێویستە ڕەچاوی ئەو خاڵانە بکرێت لە ناو کۆمەڵگادا بۆ ئەوەی فتنە بڵاو نەبێتەوە بۆ ئەوەی گەنجان بتوانن ژن بێنن و بەشوو بدرێن و کاتێکیش کە خێزان پێک دێت ئەو بنەمای خێزان بوو باسمان کرد کە خێزانیش پێکات ئەوە بەرپرسیارەتێکی زۆر گەورە لەسەر هەموو ئەندامەکانی خێزانە هەر یەکێک لە شوێنی خۆی بەرپرسیارەتی خۆی هەیە پیاو لە ماڵەوە بەرپرسە هەر بێ ئەمریەک و بێ شەرعیەک ڕوو بدات لەو ماڵە بەرپرسی یەکەم پیاوەکەیە پرسیاری لێ دەکرێت لەلایەن خودای پەروەردگار ئایا بە چ شێوەیەک ئەو ماڵەت سەرپەرشتی کردووە ئایا چۆنت فێر کردوون و دوایی ئافرەت بە هەمان شێوە بەرپرسە لە ماڵەوە و منداڵەکان خۆشیان کاتێک منداڵیان دەبن و گەورە دەبن ئەوانیش بەرپرسن لە مەجاڵی خۆیاندا پێویستە ماڵ خاوێن بکرێتەوە لە هەموو خراپەیەک لە هەموو حرامێک بگەڕێنەوە بۆ لای دینەکەی خودای پەروەردگار دینی خودای پەروەردگار جێبەجێ بکەن لە ماڵی خۆیاندا حکم بە دینەکەی خودای پەروەردگار بکەن زۆرێک لە ئێمە ئەوڕۆ دەمانەوێت بە دینەکەی خودای پەروەردگار لە وڵات حکم بکرێت بەڵام زۆر بەشمان تەمەشا بکەین لە ماڵەکەی خۆماندا حکمەکەی خودای پەروەردگارمان جێبەجێ نەکردیە كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەمووتان شوانن هەمووتان بەرپرسن و هەر هەمووشتان پرسیارتان لێ دەکرێت دەربارەی ئەو بەرپرسیارەتە کە لە ژێر دەستاندایە وقفوهم إنهم مسؤولون لە ڕۆژی قیامەت پێیان دەگوترێت ڕایان بگرن پرسیاریان لێ بکەن ئەوانە بەرپرسن دەبێت پرسیاریان لێ بکرێت ئایا ئەو بەرپرسیارەتیان بەجێگەیاندووە یان نە و مسلمانانی خۆشەویست لە گەورەترین ئامۆژگاری لە ناو ماڵی خۆماندا لە یەکتری ئامۆژگاریەکەی لوقمانی حەکیمە ڕەحمەتی خودای پەروەردگاری لێبێت کە خودای پەروەردگار بۆمان باز دەکات کە لێرە باوک ئامۆژگاری منداڵەکانی دەکات وإذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله کاتێک لوقمان ئامۆژگاری لە کوڕەکەی دەکات ئەی کوڕی خۆم ئامۆژگاری دەکات و دەڵێت ئەی کوڕی خۆم نەکەی شەریک و هاوبەش بۆ خودای گەورە بڕیار بدەیت إن الشرك لظلم عظيم چونکە شەریک و هاوبەش بڕیاردان زوڵمێکی زۆر زۆر گەورە و عەزیمە ئەوەش یەکەم بانگەوازی پێغەمبەران بووە عەلەیهیم الصەڵات وەسەلام کە عەقیدە زۆر زۆر گرنگە بەڕاستی عەقیدە بەردی بناغەی هەموو خێر و چاکەیەکە لە ناو ماڵەکان و لە ناو وڵات جا بۆیە پێویستە لە سەرەتا هەموو باوکێک لە ماڵەوە ئامۆژگاری ماڵ و منداڵی خۆی بکات و بگرە ئامۆژگاری دەوروبەری خۆشی بکات بەچە لا تشریک بالله نەکەن شەریک و هاوبەش بۆ خودای پەروەردگار بڕیار بدەن چونکە ئەوڕۆ شەریک و هاوبەش بڕیاردان بەڕاستی زۆرە لە ناو موسڵماناندا ماڵوێرانی دنیا و قیامەتی لە دووە بۆیە پێویستە ئێمەش وەکو ئامۆژگاریەکەی خودای پەروەردگار کە لێرە بۆمان باز دەکات کە ئامۆژگاری هەموو پێغەمبەران بووە لە پێش هەموو شتێک لا تشرك بالله نەکەن شەریک و هاوبەش بۆ خودای پەروەردگار بڕیار بدەن و دوایی لوقمان ئامۆژگاری دەکات و دەڵێت یا بونەیە ئەقیم الصەڵا ئەی ڕۆڵەکەم نوێژەکان بە جوانی و بەڕێک و پێچی جێبەجێ بکە بۆیە واجبە لەسەر هەر هەمومان ئامۆژگاری منداڵەکانمان بکەین بە نوێژکردن بەردی بناغەی ئیسلام نوێژە گەورەترین ڕوکن لە دوای شەهادە نوێژە پەیمانی نێوان ئێمە و بێ باوەڕان نوێژە بۆیە پێویستە لەسەرمان ئامۆژگاری یەکتری بکەین کۆتا ئامۆژگاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سەرەمەرگ علیه الصلاة والسلام نوێژ بوو الصلاة ئاگاداری نوێژەکانتان بن ئاگاداری نوێژەکانتان بن و دوایی وەئمر بالمەعروف وەنهە عن المنکر ئەی کوڕەکەم دەفەرمێت لوقمان
فەرمان بە چاکە بکە و ڕێگریش لە خراپە بکە. پێویستە ئێمە بەڕاستی فەرمان بە چاکە بکەین و ڕێگریش لە خراپە بکەین. واصبر على ما أصابك و سەبر و ئارامیش بگرە لەسەر موسیبەتەکان کە ئەویش عیبادەتێکی زۆر زۆر گەورەیە بەڕاستی. سەبر و ئارامگرتن. هەر کەسێک ئامۆژگاری خەڵکی بکات بە چاکە نەهیان لێ بکات لە خراپە ئیلا دووچاری ناخۆشی و ناڕەحەتی و بەڵام موسیبەت دەبێت. بۆیە دەفەرمێت سەبر و ئارامیش لەسەر موسیبەتەکان بگرە. إن ذلك من عزم الأمور. بەڕاستی ئەوە لە کارە هەرە گرنگ و چاکەکانە پێی دەفەرمێت. و جاری واش هەیە بە پێچەوانەوە منداڵەکان ئامۆژگاری دایک و باوکیان بکەن. چی تێدایە ئەگەر شارەزاتر بن لەوان ئامۆژگاریان بکەن بۆ ئەوەی دەست بگرن بە دینەکەی خودای پەروەردگار کە کو ئیبراهیم عەلەیه السەڵات وەسەلام ئامۆژگاری باوکی دەکات. إذ قال لأبيه يا أبت لم تعبد ما لا يسمع ولا يبصر ولا يغني عنك شيئا. أي بابم أي بابي خۆشەویستم پێی دەڵێت بۆچی شتێک دەپەرستی کە نە هیچ دەبیستێت و نەدەبینێت و هیچ سوودیشت پێ ناگەێنێت. ئەو جارەی پێچەوانەیە بۆیە پێویستە لەسەر ئێمە بەڕاستی ئەو ئامۆژگاریانە جێبەجێ بکەین لە ماڵمان لە مناو ماڵ و منداڵمان. ئەگەر خزم و کەسەکانیشمان دایک و بابمان ئامۆژگاریان بکەین بەوە. دیسان یەکەم ئامۆژگاری ئیبراهیم عەلەیه السەڵات وەسەلام ئەویش هەر ئەوە بوو کە خودای گەورە بە تاک و بە تەنها بپەرستی. دوور بکەویتەوە لە پەرستراوەکان غەیری خودای گەورە چونکە هەموو پەرستراوەکان بێزگە لە خودای گەورە هەمویان باتڵن و مەبەستیش ئیلا بت نییە کە خەڵقانێکی زۆر ئەوڕۆ هاوار لە پیاوچاکان دەکەن دەستنە سەر گۆڕەکانیان لێ ئەندە سوڕێنەوە حەیوانیان بۆ سەر دەبڕن. هیچ فەرقی نییە شەریک و هاوبەش بڕیاردانە بۆ خودای گەورە. جا بۆیە پێویستە زۆر زۆر ئاگاداری ئەو خاڵانە بین مسلمانانی خۆشەویست. بۆیە پێویستە ئاگادار بین و دەست بگرین بە دینەکەی خودای پەروەردگار بۆ ئەوەی خێزان چاک بیت و خێزانیش چاکبوونی خێزانیش چاکبوونی کۆمەڵگایە. بەڕاستی کۆمەڵگاڵ لە خێزان پێک دێت. بەردی بناغی کۆمەڵگا خێزانە. بۆیە خێزە وڵاتانی بێباوەڕان ئیهتیمام بە خێزان نادەن. بۆیە لە هەموو شتێکی خێر کە سوودی هەبێت بۆ دنیا و قیامەتیان دوورن، لە دینداری دوورن، فەساد بڵاو بوویتەوە لە ناویاندا. پەنا بە خودای گەورە داوە لە خودای گەورە دەکەم کە هیدایەتمان بدات، خێزانەکانمان چاک و ساڵە بکات، ئەندامەکانی خێزانمان چاک و ساڵە بکات، وامان لێ بکات کە دەست بگرین بە دینەکەی خودای پەروەردگار. لێت دەپاڕینەوە خوددا هیدایەتمان بدەیت، شیفای نەخۆشەکانمان بدەی یا رب العالمین. لێت دەپاڕینەوە خوددا ئاخیرمان خێر بکەی، لە مردووەکانمان خۆش ببی. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين فاستغفروه إنه هو الغفور الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. مسلمانانی خۆشەویست، كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەمووتان بەرپرسن، هەمووتان شوانن و پرسیارتان لێ دەکرێت لەوانەی لەو بەرپرسیارەتەی کە لە بندەستاندا بووە. جا چ سەرکردەی وڵات بیت، چ سەرۆک خێزان بیت، چ ئەندامەکانی خێزان بن، چ دایک بیت، چ باب بیت، هەر کەسێک لە شوێنی خۆی لە بازاڕەکان هەمومان پرسیارمان لێ دەکرێت. بۆیە پێویستە مافەکانی خودای پەروەردگار لەسەرمان جێبەجێ بکەین کە ئامۆژگاریکردن و دەستگرتنە بە دینەکەی خودای پەروەردگار و ئامۆژگاریکردنی ئەندامەکانی خێزانە بە پەرستنی خودای پەروەردگار و بە دەستگرتن بە دینەکەی خودای پەروەردگار و نەجاتدانە لە ئاگری دۆزەخ و پاراستنیانە. قو ئەنفوسەکم و ئەهلیکم نارە. پەروەردگارمان دەفەرمێت خۆتان و ماڵ و منداڵ و خێزانتان بپارێزن لە ئاگری دۆزەخ، بپارێزن بەوەی کە ڕێنیشاندەریان بن بۆ دینەکەی خودای پەروەردگار، بۆ پەرستنی خودای پەروەردگار بە تاک و بە تەنها و بۆ شوێنکەوتنی سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم، بۆ نوێشکردن، بۆ عیبادەتکردن، بۆ دوورخستنیان
لە حەرام کراوەکان بۆ خۆداپۆشینی خوشکان بۆ پاراستنی چاوەکان هەمومان مەسئولین و پێویستە ئەو مەسئولیەتە جێبەجێ بکەین بە جوانی ئەگەر نا پرسیارمان لێ دەکرێت و تاوانبار دەبین لە خودای پەروەردگار. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات. اللهم انصر من نصر الدين واخذل من خذل الدين. اللهم من أراد بديننا شرا فصب الشر على رأسه واجعل تدبيره تدميره يا رب العالمين. اللهم اشف مرضانا. اللهم اجعل خير أعمالنا خواتمه. اللهم اغفر لموتانا وموتى المسلمين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. آمين آمين والحمد لله رب العالمين. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. أقم الصلاة رحمك الله.